گەنمەکە دەچێت بە هەدیەی دابەهێن ئەدە بە فەڵەستین و بە سووریا و بە لوبنان و بە شوێنەکانی تر پیاوەتی پێوەکە بە سپارەی جوتیارانی خۆی پارەکانی نادا. بە ناوی خوای گەورە و میهرەبان گردبوونەوەی ئەمڕۆی جوتیارانی کەرکووک لە کورد و تورکمان و عەرەب لە هەموو ناوچەکانی کەرکووکەوە سەبارد بەوەی حکوومەتی عێراقی وزارەتی بازرگانی عێراقی بەروبوومی کشتتوکاڵی لە ئێمە وەرگرتووە و تا ئێستا مستحقاتی ئەو پارەی بە جوتیارە نەداوە. ئەوە بۆ مەوسیمی دووەم ئەڕوە. خۆتان نەزانن جوتیار مەسروفی هەموو لە کێڵاندن لە دروێنە لە پەینی کیمیاوی لە هەموو مەسروفاتی کەوا لە کشتتوکاڵێکە هەمووی بە پارە ئەکرێت. تۆ پارەش حکومەتش بەرومەکە تەسلیمی حکومەت بکەی حکومەتش پارە نەداتێ تەبەن تۆ داعیشت پێ ناکرێت بەڕاستی. یعنی ئەوە بۆ مەوسیمی دووەم دەڕوان تا ئێستا پارەی گەنمی جوتیاران لە 150 دراوەهی هەموو کەرکووک و لە کەرکووک خۆتانزان سێ سایلۆ هەیە. سایلۆی ئەمە کەرکووک وای ئێستەلێرێن، سایلۆ عەباداتە لە ڕێی لەولای تازە خوڕماتیوە، سایلۆی ڕیاضە لە قەزای حەویجان. ئەمە تقریبا 520,000 تۆن گەنم لیان وەرگیراوە. هەر لەم سایلەوە 206,000 گەنم وەرگیراوە زیاتریش. بۆیە جوتیار داواکارە لە حکومەت ئەرکی سەرچانی حکومەتەکەوە مستحقاتی جوتیاریان بدە. یعنی ئەمە سەبەتەی خوراکی، یعنی سەبەتەی خوراکی هەموو عێراق. یعنی جوتیاران زۆر بەڕاستی مەغدۆرن، بەڕاستی یعنی ناکرێت تۆ جوتیار بەروبووم بێنی و تەسلیمی حکومەت بکەی حکومەتش گەنمەکە دەچێت بە هەدیەی دابەهێن ئەدە بە فەڵەستین و بە سووریا و بە لوبنان و بە شوێنەکانی تر پیاوەتی پێوەکە بە سپارەی جوتیارانی خۆی پارەکانی نادا. ئێوە کێشەکە لای ئێمەنی لە بەغدایە کە سیولە نییە. ئێوە پێتان وایە ئەمە پاڵپشتیتان ناکەن چییە؟ جوتیار لە مانگی 6 ساڵی 2025 گەنمەکەی بە بازار کردووە لەم سایلۆیە. وەوە خۆتانە بینن ڕۆژانە ترێلاتێتە ژوورەوە گەنم بارەکەەوە ئەیفرۆشن. جوتیار داوای پارەکەیەکە ئیتر هۆکارەکە لە کوێیە کەم تەرخەمی لە کاموزارەتە جوتیار عیلاقەی بەوە نییە. جوتیار ئەلەم سایلۆیە گەنمەکەی تەسلیم کردووە مافی خۆیەتی داکۆکی لە پارە لە حەقەکەی خۆی بکە. ئەمانش بەرپرسن و حکومەت تێکڕای حکومەت بەرپرسە و ملزەمن پارەی جوتیاران بدەن، چونکە ناکرێتەوە 8 مانگە دەستین پێکەی و پارەکەم بۆ خەرج ناکەی. جوتیارەکانمان لە دۆخێکی زۆر خراپدان، زۆربەی جوتیارەکان ڕوبەرووی کێشەی بڵین دارایی بوونەتەوە، کەوتونەتە ژێر باری قورسی قەرزی، نووسینگەی کیمیایی و فرۆشتنی پێداویستە کشتتوکاڵیەکان و خەریکە کێشەی کۆمەڵایەتی دروستە بێ. جوتیاری وا هەیە 10 میلیۆن خەرزارە پارەی مڕەشە و کیمیایی ئەوانە خەڵک داوای پارەکە لێکە وا 8 مانگە گەنمەکە بە بازار کراوە حکومەت پارەکە خەرج ناکرا. یعنی بەڕاستی ئێمە ئەمڕۆیە لێرە دوایین مۆڵەتە دەینە حکومەت ئەگەنا هەڵوێستمانە بێ. وەڵای کێشەی جوتیارەکان پارەیە، وەرنەگرتنی شایستە دارایی خۆیانە ئەوم جوتیارانش مافی خۆیانە کە شایستە دارایی خۆیان وەرگرن. خۆتان نەزانن بە بۆنەی کێشەی نەبوونی سویلە وای کردۆ کە ئەم کێشەیە دروست بووە و ئەم جوتیارانەش بەڕاستی پێویستیان بەوەیە کە لە کاتی خۆیانە شایستەی دارەکانە وەرگرن. بەڵام جوتیارەکان تەمەەن لە سەرتاوە ئەوەی لە 25 تەن و 50 تەن بۆ پارەکانیان وەرگرتووە. ئێستاش ئەوەی کە تاکو دەی 6 گەنمی تەسلیم کردووە دەی 6 2025 هەمویان پارەکان وەرگرتووە. ئەوەی ماوەتەوە لە ئەمانی کە لێرن ڕەنگەیانێکیان لە دەرەوەی ئەوەش بن پارەشیان وەرگرتوێ هاتوێت نێرە بۆ هاوکاری براکانیان. ئەوەی لە دەی 6 تاکویەکی حەوت گەنمی تەسلیم کردووە بە هەر کەمەیەک بێ پارەیان وەرنەگرتووە. ئێمە لەگەڵ بەڕێبەری سایلۆی کەرکووکە لەگەڵ بەغای قسەمان کرد، ئێمە نووسرامان کردو بۆ وەزارەتی تیجارەش کە شایستە دارەکان بدرێتێ لە چکە پێشتریش خۆ پیشاندانیان کرد، بەڵام تا ئێستا وەڵامیان نەداوەتە. خۆشتان نەزانن کە پێکەنانی حکوومەتی تازە وای کردووە کە ئەو وەزیرە بەڕێزانش لە وەزارەتەکانن هەمووی تەصریف عەمالە، حکوومەتێکی تەصریف عەمالە. ئەمە شوای کردووە کە نەتوانرێت فشارێک بکرێ بۆەوەی چکە خۆی کەس بە بەرپرسیارەتی ناچێتە ژێرە و بارەوە، چکە کەسیان لە وەزارەتەکانە وەزیری ئەسالەت نین ئێستا.